بڕۆ ماڵەکان ئەچیتە ماڵەکان دوو کەس خەڵکی وای لێ هاتووە وەکو نایب زابتەکانی جێشی عراقی کۆنمان لێ هاتووە دوو قسەی خۆ ئاسایی نازانن لە مەجلیسە قسە بکەن هەر ئەوەنەکە کۆمەڵی میوانت دێ یەکسەر بیاوەی لە سەلامەکەی کردووە هێشتا کە دانەنشتووە تۆ خێراتری بکەی یەکسەر دەڵێ ئەها ڕەمزەکەم بۆ بکەنەوە ئیتر داشن کوڕ لەولا کچ لەملا ئافرەت لەولا هەر یەکێ بەس خەریکی موبایلەکەیە بێ ئەوەی دوو قسە بکەن دوو قسەی خێری تێدا بکرێ بەوامەم لەسەرە هاتووە گۆڕەکەی پەنجاعەلیتان لەبیر چووە گۆڕەکانی ترتان لەبیر چووە گۆڕستانەکانی تر ئەوانەش کەسانێک بوون لە ئێمە گەنجتر لە ئێمە جوانتر بەڵام چیان لێ هات چوونە ناخی زەویەوە ڕۆژیان تەواو بوو بۆوا دەزانن ئەمن و ئێوەش ڕۆژمان تەواو نابێ براکانن بابا قەسەمان بە ئەڵڵا دەبێ هەر هەموومان بمرین دەبێ هەر هەموومان داگیرێنە ناو گۆڕەوە خاک بە سەرماندا کاتێ داگیرێنە ناو گۆڕ هیچ کردەوەیەکی باشمان نییە بەڵکو وەرە ئەوەمانەیە لە دنیادا سەیری موبایلمان کردێت و بەملا بەولایە بردبێتمان و سەیری شتی خراپمان کردووە یاخود کۆمێتی ناشرینمان کردبێ